ئێمە چاومان لەوە نەبڕوەگەر بەشداری بکەین ئەچین لە ڕێگای پەرلەمانەوە شۆڕشەکەین. باسەکە ئەوەیە بەرحاڵ من بمەوێ منی کۆمۆنیست منی کرێکار من بمەوێ و نەمەوێ ئەوان مەیدانێکیان دروست کردووە. هەر 4 ساڵ جارێ میدیاکان چالاگەکەنەوە، تەبلیغات گوێی خەڵک کەڕەکەن، پارە ئەڕێژن، خەریکی چاکسازیە بن بە قەولی خۆیان ئەرز و دەمانچە تەوزیعەکەن هەموو شتەیەکەن. پرسیارەکە ئەوەیە تۆ ئەچی لە مەیدانەیە شەڕی نوێنەرایەتی خواستەکانی خەڵەکەی یاننا. بەحسەکە ئەوە نییە تۆ چ گۆڕانکاریەکەکەی، حتمما گۆڕانکاریشی پێکرد. تۆ من باسم کرد ئەگەر من 15 کورسیم هەبێ ئەچمە ناو لیژنەی پەرلەمان لەسەر چاودێری کارگەکان وەرەگرم، ئەچمە بەشی پەروەردە وەرەگرم، ئەچم بەشی خەستەخانەکان لانی کەم گەندەڵەکانیان ئیفشاکەم، پەردە هەڵا ماڵم لەسەر سیاسەتەکانیان، لانی کەم نوێنەرایەتی و خواستانە دوێتە دی کاڵین کاکە وەتسبینێ من ئەگەر پاش دەورەیەک لە خەباتی پەرلەمانی و کەمپین و ئەوە هەر کاتێکی زانیم نایکەن و درۆکەن خۆ ئاسانە دەرگایەکە وەکو مزگەوتی دوو دەرگای وایە لەم ژورۆ لەم دەرگای بڕۆ لەو سەروەرە دەرەوە ئەو کاتانم خەڵچینە ئەوانە هیچیان پێ ناکرێ ناکرێن پەرلەمانە وایە ئەوە ئێمە هاتیینە دەرەوە. یعنی خەباتی کۆمونیستی لە ناو کارگە و گەڕک و لەو شوێنانە هەیە، بورژوازیش مەیدانێکی کردوێتەوە. تۆ ئەبێ بێموبالات نەبی، ئەگەر بێموبالات بی فێرقە ئەمێنیتەوە، ئەبیتە هێزێکی بچووک. پاشان بۆ نوێنەرانی خەڵکی وێنەکانی بەسەر جادەیان نەبێ، بۆ ئەوش نەتوانێت لە مایکرۆفۆن و تریبۆن و دەستگای میدیایی و لە قانون ئیسفادە نەکە.